قال تعالى في القرآن الكريم: والذين اجتنبوا الطاغوت أن يعبدوها وأنابوا إلى الله لهم البشرى فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. خواهی پروردگار لقرآن پیروز على سورة پیروزی الزمر افرمی او کسانی خویان بدور گرن لپرستنی طاغوت زانایان دفرمون هر شتێک سنوور ببەزێنێت طاغوتە. گەورەترینی طاغوت کە شەیطانە کە کەسێکە حکم بە بەرنامەی خوا ناکە، کە کەسێکە قسە لە غەیب ئاکە، کە کەسێکە داوای پەرستنی خۆیەکە و جۆرەکانی تریش ئەوانە طاغوتن. ئەو کەسانی خۆیان لە تاغوت بە دوور ئەگرن، ئیجتەنەبوو خۆیان بە دوور ئەگرن، ناچنی بە دەوری تاغوتە و ئەنابوو ئیلە الله ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، تەوبە ئەکەن، پەشیمانە بنەوە لە هەڵەکانیان. لەهم البشرا، خوای گەورە فەرمێت مژدە بۆ ئەوان، مژدەی لێخۆشبوونی خوا، مژدەی سەرکەوتنی خوای پەروەردگار، مژدەی بەهەشتی خوای پەروەردگار بۆ ئەوان. بۆیە فەرمێت فەبەشر عیباد، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدە بدە بە بەندەکانم. كان بندا الذين يستمعون القول فيتبعون أحسنه، أو بنداني گویان لقصة بيت بلام أكون شويني باشترين قصة، گویان لقصي خطيبك أبيت، دكتورك، روشنبيرك، گنجك، آفرتك، ئەوان ئەچن بە عیلم و بە عەقڵێتی خۆیان لەژێر ڕۆشنایی قورئان و فەرموودەکانە قسە باشەکان وەرەگرن و خۆیان لە قسە خراپەکان بەدوورەگرن. نەک وەکو هەباشەیەک وابێ هەرچی تێکەی هەر بیگرێت، نابێ ئینسان وابێت. بە خوێندنەوە و بە مطالعەکردن و بە عیلم تێگەین کێ حەق ئەڵێت و کێش ناحەق ئەڵێت. الذين يستمعون القول كجويان لقصا بيت أكون شويني باشتريني قصة خواهي جورا فرمي أم كسان خواه هدايتي داون، يان خواه هدايت يان أداد أجر جوان جوا بقرن أجر كسانك من خاوني عقل بن أمان. أم كسانا كجوان لقصا بيت أكون شويني باشتريني قصة أمانة هداية دراون، وأم كسان خاوني عقل. لفرموديكي صحيح مسلمة بجمارة 857 بيغمري خوا صلى الله عليه وسلم فرميت: من توضأ فأحسن الوضوء ثم أتى الجمعة فاستمع وأنصت غفر له ما بينه وبين الجمعة وزيادة 3 أيام ومن مس الحصى فقد لغى. هر کەسێک دەستنوێژێک بگرێت بە جوانترینی دەستنوێژ، جوان دەسی بشۆرێت، ئاو ڕاداتە دەمی، ئاو لوتی بێنێتە خوارەوە و مش بکات، دەموچاوی جوان بشۆرێت، پاشان باڵی مەسحی سەری گوێچکەی قاچەکانی جوان بشۆرێت، پاشان بێ بۆ جومعە فاستمع للخطبة، گوێ لە وتار بگرێت. وأنصت عن الكلام المباح، لكاتي وتاري جمعة قسە نەکات، تەنانەت برادەرەکەشی پێی سەلامی لێکرد جوابی نەداتەوە، دڵێشێ بابێشێ، یاری نەکات بە شتەکانی دەوروبەری خوای کەورە لێی خۆش ئەبێت. ئەم جومعە بۆ ئەو جومعە 3 ڕۆژی تریش خوای گەورە لە تاوانی 10 ڕۆژمان خۆشە بێت. و فەرمێت هەر کەسێک دەست بدات بە چەگلی مزگەوتەوە کە لەو سەردەماوا بووە ئەوە لەغوی کردووە، و هەر کەسێک لەغو بکە خێری جومعەکەی بۆ نانووسرێت. دەست بدەی بە تەسبیحەکەتەوە یاری پێ بکەیت و تەنانەت زگریشی پێ بکەیت، فەقەت لەغەوت ئەوە لەغوت کردووە. چ جای سەلام لە برادەرەکە بکەیت، چ جای باسی تۆپێن و مەڕ و ماڵات و باسی کارەبا و باسی مەعاش و فڵان و مانە بکەی، ئەوە بەس بۆ خۆت دانیشت و جومعەت بۆ نانووسرێت. ئاگداری خۆت بە، لەوتاری جومعە حەڵاڵ نییە بۆت قسە لەگە برادەرەکە تا بکەیت، تەنانەت بۆت نییە بە نەفەریادی بڕۆ و لابا دانشم لەوێ، زوو وەرە و زوو دانشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەکی بینیاتە ناو مزگەوتەوە بەبان شانی خەڵکا و عەزە، فەرمووی ئیجلیس، دانشە، فەقەد ئاذەیتەوە ئانەی، تاخیر بوویت، عەزیەتی خەڵک شەدەیت، بۆ ئاکەی، بۆ زوو نایەی.
يا لأمتي ضحكت من جهلها الأمم أي بو أمتك لبرنا فاميكي خلق غلطي بيبكات أهل جمعة وجماعته ولا تذكركي نسرا ومسلمو خامكي هر هي مسلمانانا يعني دبا يقبل جمعانا داد بداخو چه خێرێک لە ئومەتێکە هەیە دوای بانگ و دوای خۆتبە بێ بۆ مزگەوت چه خێرێک لە گەنجانێکە هەیە هەتا کۆنکان و هەتا سێڕسکێن و هەتا پۆبجی ما بێت نایەن بۆ ماڵەکانی خوای پەروەردگار